لیارەکانی قۆناغی دووەمی خولی تازە پێگەیشتوانی کوردستان دوو یاری لە شاری هەولێر بەڕێوە چوو لەسەر یاریگەی یانەی هەندرێن تیپی تازە پێگەیشتوانیانەکە پێشوازی لە پێرس کرد براوە یاریەکە دەگەیشتە یاری پێشکۆتایی لە خولەکانی سەرەتا هۆشیار ئیدریس گۆڵێکی بۆ تازە پێگەیشتوانی هەندرێن تۆمار کرد و تیپەکەی پێشخست پێرس زنجیرە دەرفەتێکی ئاسانی بۆ ڕەخسا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە لە دەستیدان لا نیوەی دوم هەندرێن باشتر دەدەکەوت و بە دوای گۆڵی دومدا دەگەڕا لە خولەکی 66 عەبدوسەلام ناسح بە کارتی سوور لە تیپەکە کرا دەرەوە لە دوا خولەک و لەم هێرشە پێرس داوای لێدانی سزای دەکرد نابژوان درێژەی بە یاریەکەدا و تازە پێگەیشتوانی هەندرێن سەرکەوتنیان تۆمار کرد و گەیشتنە یاری پێشکۆتایی چاوەڕوانی براوەی یاری پێشمەرگەی سلێمانی و شۆڕیجە دەکەن دوای یاریەکەش هەردوو یاریزانی هەندرێن ئادەم مەجید و ئەحمەد چەتۆ کارتی سووریان بەڕووبەرز کرایەوە یاریەکە هەندێک حساس بوو لەبەروەی هەر چێبی بردبای دەسوێت چارگۆشەی زێڕین یاریەکە تونوتیژی هەندێک تێدا بوو حەکەم کۆنتترۆلی یاریەکە تقریبا لەدەستدا بوو زۆرترین کارتی زەردی دا سێ تەردیدا یعنی دەبە مامەلەشی جوان لەگە یاریەکەی بکە الحەمدولله سپاس بۆخوا کە براوە بووین چوینە قۆناغی داهاتوو لۆ قۆناغی داهاتوش ئیشی لەسەر دەکەین ئەمە ئامانجی ئەمە ئەوەیە بگەنە یاری کۆتایی چجادم بحث دادوانا ناکنیم ما چه شکست نینه بس چه بید که بید خلطیه که یا ندید بید افحالته دو جای داد طب منطقه جزایر داد دستی ها دیزانی که بید نکته پنالتی اول مگتی تعویض هندی بکد که یادیزان تادت بی تعویض و هندی نکد جهدی و بچیکا واجه حالا هدد چید یا بید اما دیگر خسارت فایده هدوک لعبه دیگه ان شاء الله خوب باش بعد هفکن و که دی نتیجه دست مدانین ایویا خوده لارێکی دیکە لەسەر یاریگەی دومیانی هەولێر تازە پێگەیشتوانی هەولێر پێشوازی لە زاخۆ کرد دۆڕاوی یاریەکە ماڵئاوای لە خولەکە دەکرد لا نیوە یەکەم هەولێر لە میوانەکەی باشتر دەردەکەوت بەڵام بە گۆڵ نەگەیشت لا نیوەی دۆم هێرش بە هێرش ئاڵگۆڕ دەکرا گۆڵپارێزی هەردوو تیبڕۆلی سەرەکیان هەبوو لە پاگڕاگرتنی گۆڵەکانیان هێرشەکانی هەولێر ڕووی لە زیادبوون کرد لا خولەکی هەفتاویەک ئەلەند محەممەد لا لێدانێکی ڕاستەخۆ هەولێری بە گۆڵ یەکەم لە یاریەکە پێشخست لا خولە چێشتاودوو یوسف کاروان ئەنجامەکەی بۆ تیپەکەی دوو هێندەلێ کرد دوو خولەک دواتر پەیوەند خالید گۆڵی سێمیشی زیاد کرد ڕاستی ڕەشاد لە دوا خولەکەکان گۆڵی چوارەم و کۆتایی تازە پێگەشتوانی هەولێری تۆمار کرد یاری پێشوو یانی کەواتە یاری هاتن لەگەر زاخۆی پێکاتیان باش نەبوو ینی فەریقەی باش نەبوون لەو ئاستەی نەبوون بەڵام چوار پێنج یاریزانیان زیاد کردبوو ڕاستەمە براوە بووین بەڵام زۆر ماندووشیان کردین والحمد لله على كل حال أغلبية يعني النقطة الصدى فريقي ما بس أكاديمية فريق أكاديمية وفي طبعا فوز وخسارة فايدة ودور عندنا ونبي نقدر الله شاء ما فعل وإن شاء الله ويفتري أمي في فريقي بشك ساكن خلال كذا إن شاء الله بجهينين شوط دي ما عندي بون بەم شێوەیە تیپی تازە پێگەشتوانی زاخۆ ماڵ ئاوایی لە خولەکە کرد هەولێر ڕوبەڕووی پێرس دەبێتەوە براویان دەگاتە یاری پێشکۆتایی و ڕوبەڕووی دەربەندی خان دەبێتەوە حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر